بزانین ئینسانی چاکین یاخود نادەبێ بچینە خزمەتی قورئان. ئەگەر دەمانەوێت لە لای خوای گەورە خۆشەویستین یاخود نادەبێ بچینە خزمەتی قورئان. ئەگەر دەمانەوێت بزانین ئیمانداری ڕاستەقینین یاخود نادەبێ بچینە خزمەتی قورئان. بۆچی؟ چونکە زانایانی سەلەف ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ فەرموویانە هەر کەسێک دەیەوێ بزانێ ئینسانێکی باشە یاخود نا با بچێتە خزمەتی قورئان و تەماشای قورئان کات. ئەگەر ئینسان بە قورئان پیاوی چاک بوو، ئافرەتی باش بوو، ئینسانی باش بوو، کردەوەکانی قورئانی بوون، سیفەتەکانی قورئانی بوون، لەگەڵ قورئان تێکی دەکردەوە وەکو قورئان بوو، دەفەرمون ئەو کەسە ئینسانێکی باش و پیاوی باش و ئافرەتێکی باشە. ئەمما ئینسان بە قورئان باش نەبێت، هەموو دنیا بڵێ پیاوی باشی، دەفەرمون لە خۆت بای نەبێ. بە قورئان ئینسانێکی باش نەبی، ئینسانێکی باش نێ. سیفەت و کردەوەکانت قورئانی نەبن، هەموو دنیا بڵێ ئینسانێکی باشە، ئینسانی باش نێ. کردەوەکانت قورئانی بن، بە پێی قورئان تێکەڵی قورئان و کاریگەربی بە قورئان، ئەو جا ئینسانێکی باشە و خوای پەروەردگاری لێ ڕازی دەبێت.